دیسان دۆناڵد ترەمپ با قسەیەکی بازاڕی دراوی لە هەرێمی کوردستان شەڵەقان دەلایەکی تریشەوە لە ئاسبەینەوە قەدەغەی سەر هاوردەی تەماتە و شووتی دادنرێت و ڕەنگە ئەو دوو بەرهەمە لە بازاڕەکاندا گرانبرمان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لەبێت. قسەیەکی ترەمپ بەهای لیرەی بەرز کردەوە و بازاڕی دراوی لە کوردستان شەڵەقان. شارەزایانی ئەو بوارش دەڵێن تا بۆتان دەکرێت خۆی لێ مەدەن با بە دەردی تمەند نەچن و تووشی زەرەر نەبن. دوایەوەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا لە سەردانەکەی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سعودیە وتی سزاکانی سەر سووریا هەڵدەگرن. یەکسەر بەهای 1 ملیۆن لیرەی سووری لە 150,000 دینارەوە بۆ 240,000 دینار بەرز بووەوە و خەڵکێکی زۆریش بۆ کڕینی ئەو دراوە ڕویان لە بازار کرد. بەڵام ئەمڕۆ جارێکی تر دابەزی و بە نزیکەی 190,000 دینار مامەڵەی پێوەکرا. کەفی خۆشنا وتەبێژی بازاری دراوی ئەولێر بە 964 وت زیاتر لە 20 ساڵە بەهای تمەن بەرزی و نزمی دەکات. لێرەش وای لێ هاتووە نرخەکەی جێگیر نییە بۆیە تا بۆتان دەکرێت خۆتانی لێ مەدەن. دوو ڕۆژە تەماتە باش هەرزان بووە بەڵام لە سبەینەوە لەگەڵ شووتی هاوردەکردنیان قەدەغە دەکرێت و ئیتر نۆرەی بەرهەمی ناوخۆیە بێتە بازارەوە. سەروەر عەلی سەرۆکی سندیکای علووی سلێمانی بە 964 وت دوو ڕۆژە بە هۆی زۆری بەرهەمەوە هەر کیلۆیەک تەماتە نزیکەی 300 دیناری لێبۆتەوە و ئێستا کیلۆی بە 350 دینارە لە علووە. بەڵام لە سبەینەوە هاوردەکردنی تەماتە و شووتی لە ئێرانەوە قەدەغە دەکرێت و تەنیا بەرهەمی ناوخۆی عێراق دەمێنێتەوە. بۆیە ئەگەر هەیە نرخەکانیان کەمێک بەرزتر بێتەوە. باسی لەوەش کرد خەیار و ترۆزی و کاڵەکیش هەرزان بوون. ئەگەر بازارێکی باش و هەناردە بۆ بەرهەمی ناوخۆی نەکرێت جوتیارانی کوردستان پارەی مەسروفەکەشیان بۆ دەرناچێت و زەرەر دەکەن. هەر سەبارەت بە تەماتە لەو شوێنەی وریا حەمەکەریمی میدیاکارە قسەخۆش و ڕۆحسوکەکەی گیانی لەدەستدا شەتڵە تەماتە شین بووە و ئەگەر خزمەتیان بکرێت تەماتەش دەگرن. گەر بیرتان بێ سەر لە بەیانی ڕۆژی 6 لووی 2025 لەسەر ڕێگای عەربە سلێمانی بارهەڵگرێکی پڕ لە تەماتە خۆی بە وریا حەمەکەریم و ئارام فەتاح یاریزانی لە جوانیدا کێشا و هەردووکیان گیانیان لەدەستدا. ئەو بارهەڵگرەی کارەساتەکەی قەوماند وەرگەڕا و بارەکەی ڕژا. ئێستا تۆوی تەماتەکە شین بۆتەوە و بۆتە شەتڵ. شەتڵەکان بە ئاوی باران و خۆڕسکانە شین بوون و ئەگەر کەسێک بایەخیان پێ بدا و کاریان تێدا بکات بۆی هەیە تەماتەش بگرن و ببنە مای خێر و بەرەکەت بۆ ڕۆحی وریا و هاوڕێکەی. مامۆستایەک دوای 38 ساڵ خزمەتکردن لە پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەم ساڵ خانەنشین بوو بەڵام دڵی نەهات لە ناوەڕاستی ساڵدا قوتابیەکانی جێبی هێڵێ و 5 مانگی ڕەبەقە خۆبەخشانە دەوام دەکات. مامۆستا کامەران محەممەد مامۆستای قوتابخانەی قامیشلی بنەڕەتیە لە ناحی ئاغجەلەر ئەو بە 964 وت وانەکەی من وانەی ئەلفوبێی زمانی کوردیە و وانەیەکی هەستیار و گرنگە. ئەو کاتی خانەنشین بووم ئەستم کرد بە ڕۆیشتنم کەلێنێک لە قوتابخانەکە دروست دەبێت لەبەر نەبوونی مامۆستا. بۆیە بڕیارمدا تا کۆتایی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بمێنمەوە. دەشڵێت کاتێک قوتابیەکان زانیان وادەی خزمەتم تەواو بووە زۆر سەغڵەت و بێتاقەت بوون. هەر ئەو کات بەڵێنمدا تا ساڵی نوێی خوێندن و تا ئەو کاتی مامۆستایەکی نوێ دێتە جێگای من جیان نەهێڵم. سەرشتا ڕاتێکەشم بۆ هەواڵێکی دیکە لەسەر نرخی کارەبای. ڕۆژەی ڕووناکی کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لەسەر ئەو بابەتە کۆ بووەوە بۆ کۆی دەنگیان لەسەر نرخەکەدا. ئێوە دەزانن پرۆژەی کارەبای پرۆژەی ڕووناکی لە هەموو هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. بەشێکی زۆر لە گەڕەکانی هەولێر وەکەوتوتە محافەزەی سلێمانیشەوە لە دهۆک ئێستا لەوان کە ببن بە کارەبای 24 کاتژمێری بەڵام مشتومڕی زۆر لەسەر نرخەکەی هەبوو. خەڵک پێی وا بوو کە ئەم نرخە زۆر زیاتر لە پێشوو لەسەریان دەکەوێت. بەڵام حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ ئەوەی ڕاگەیان پرۆژەی ڕووناکی نرخەکەی کە ئەمڕۆ دیاری کراوە هەم لە کارەبای نیشتیمانی پێشووتر و هەم لە نرخی مۆلیدە لەسەر هاوڵاتی کەمتر دەکەوێت. بەڵام بە کۆی پرۆسەکە کەوتۆتەوە سەر بەکارهێنانی کارەبای تۆ لە ماڵەوە تا کارەبا زیاتر خەرج بکەی بەکاربهێنی تۆ تێچۆکەی زیاتر لەسەر دەبێت. بۆیە حکومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا نرخەکە دیاری بکات. 964 لە ماڵپەڕی خۆی لینکەکەی داناوە ئێوە دەتوانن سەردانی بکەن و بزانن بە پێی ئەو ئەمپێرانەی کە لە ماڵەوە بەکاری دێنن مانگانە چەندێ پارەی کارەباتان بۆ دێتەوە. ئەماواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.